سڵاوتان نەبێت. بەپێی زانیاریەکانی شارپرێز بە مەبەستی کۆبوونەوە لەگەڵ لایەنە سیاسیەکان و بە مەبەستی پشتیوانیکردن لە کاندیدی سەرۆککۆماری عێراق بەرهەم ساڵح ئەمڕۆ هەریەک لە بابڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی سەردانی بەغدا دەکەن. ڕێزان شێخ دلێر ڕاوێژکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تایبەت بە شارپرێسی ڕاگەیاند ئەمڕۆ بابڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و قوبات تاڵەبانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی بۆ پشتگیریکردن لە دکتۆر بەرهەم ساڵح بربژێری سەرۆککۆماری عێراق سەردانی بەغدا دەکەن و لەگەڵ بەشێک لە لایەنە عێراقیەکان کۆ دەبنەوە. ئەمە لە کاتێکدا کە بڕیارە حوتی ئەم مانگە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆ بێتەوە بە مەبەستی دەنگدان بە کاندیدی پۆستی سەرۆککۆماری عێراق. بۆ هەڵبژاردننی ئەم جارە پارتی هۆشیار زێباری و یەکێتیش بەرهەم ساڵحی بربژێر کردووە بۆ پۆستی سەرۆککۆماری عێراق. لە لایەکی دیکەوە لەگەڵ نزیکبوونەوەی ڕۆژی هەڵبژاردننی سەرۆککۆمار پارتی دیموکراتی کوردستان شاندەکەی لە بەغدا فراوانتر کردووە، ئەوەش بەهۆی ئەو ترسەی لە سەدری هاوپەیمانەکەی هەیە کە دەنگ بە کاندیدەکەی نەدات. میدیەکانی عێراق لە زاری چەند سەرچاوەیەکی ڕەوتی سەدرەوە بڵاویان کردوێتەوە تا ئەم ساتەش سەدر هیچ بەڵێنێکی کۆنکرێتی بە پارتی نەداوە بۆ دەنگدان بە کاندیدەکەی و تەنیا بەڵێنەکەیان بۆ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان بووە کە شاخەوان عەبدوڵڵا بوو. ئەو سەرچاوانە باسییان لەوەش کردووە پارتی بەردەوامە لە هەوڵدان بۆ ڕازیکردنی سەرجەم لایەنەکان بە سەدریشەوە بۆ دەنگدان بە هۆشیار زێباری، بەڵام جگە لە سوننەکان هیچ دڵنیاییەکی وەرنەگرتووە، ئەوەش ترسی لای پارتی دروست کردووە کە کاندیدەکەی سەر نەکەوێت. هاوکات و سەرچاوانە دوو هۆکاریان باس کردووە بۆ ئەوەی کە سەدر بەڵێنی دەنگدانی بە کاندیدەکەی پارتی نەداوە. ئەوەیە سەدر تێبینی لەسەر هۆشیار زێباری هەیە و هۆکاری دووەمیش ئەوەیە دەیەوێت بە دەنگدان بە کاندیدەکەی یەکێتی تووڕەیی ئێران و چوارچەوەی هەماهەنگی و یەکێتی لەسەر خۆی کەم کاتەوە. هاوکات ڕۆژنامەی عەرەب ئاشکرای کرد موقتدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر و لایەنە شیعەکانی دیکە ڕازی بوون بە دووبارە وەرگرتنەوەی پۆستی سەرۆککۆماری عێراق لەلایەن دکتۆر بەرهەم ساڵحەوە. ڕۆژنامەکە لە زاری سەرچاوەیەکەوە باسی لەوەش کردووە ڕێکەوتن لەسەر بەرهەم ساڵح دەرەچەی ڕێکەوتنێکی بەرفراوانە لەسەر پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق. هەر بۆیە سەدر و لایەنە شیعەکانی دیکە ڕازین بەمانەوەی بەرهەم ساڵح لە پۆستی سەرۆککۆماری عێراق بۆ 4 ساڵی دیکە. هاوکات پێشنیازی ئەوەش خراوەتە بەردەست پارتی کاندیدەکەی بکشێنێتەوە و لە بەرامبەردا بە پۆستە وزاریەکان قەرەبوو بکرێتەوە.